نرخی زەیتوڕۆن لە بازارەکانی هەرێمی کوردستان لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بۆ هەر کارتۆنێک زەیت 13,000 دینار زیادی کردووە. بەشێک لەو قەیرانەی دروست کراوە هاوڵاتیان خۆیانن. زەید لە هەر مارکێت و دوکانێکدا ببینن دەیکڕن لە ترسی نەمان و گرانبوونی زیاتر. وەکو یەکێک لەو هاوڵاتیانەی کە پسوولەکەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کرایەوە بای 750,000 دینار زەیتی کڕیوە. دەوترێت ئەو دەنگۆیانەش جگە لە بڵاوکردنەوەی ترس و هەواڵی ناڕاست هیچی دیکە نییە. تابعەکە بە حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم ئەم بای عەبدە مە خەڵک بڕوان پێ بکە باسی مەعمەل و کارگەشتەکان ناکەم بەس هاوڵاتی بەشیەکە زەیتەکەی بەشەکە ئەگە بە مەزبوطی بێ لە کاتی خۆیە بایعەکە بگاتە دەستی زەیتەکەی بەشەکە پێویستی ئەوە نابێ ئەگە لە مایەکی شاپێ دوو دەبێ نەقز بێ بیکڕێ ئەگە بەشی زیاتریش بکرێت تاسیری شوی لێ ناکە. وڵاهی ئەوە هاوڵاتی کەمتر شت دەکڕێ زیاتر کۆمەڵە خەڵکە هەیە ئەیکڕێ لە مەخزەنەکان نادای کاریتیا هەیە. من وەکو ئاگادار بم لە بازارە ئەوەندەی تا کەمتر شت دەکڕێ وەکو لە ئەوەی بە جوملە دەکڕێ بڵین مەسەلە 100 تەنەکە ڕوان دەکرێت 200 فەردە ئار دەکرێت 200 فەردە شەکر دەکرێت ئەمانە خەڵک پارەی پێ نییە بەڕاستی خەڵک شت ناکڕێ بەس خەڵکە هەندێک خەڵکەیە دەیکڕێ بۆ گرانبوونی کڕێ بۆی لە بازاری ڕەشابی تەبعەنەرەوەڵە بۆ بای بۆ هاوڵاتیان بدرێت ئەتوانم بڵێم چاودێری بازرگانی سلێمانی و ژووری بازرگانی سلێمانی دڵنیایی دەدەن لەوەی کۆگاکانی خۆراک پڕن و گرفت دروست نابێت تەنها گرفتی کەمی زەیت هەیە ئەوەش لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکە کە وەزارەتی تەندروستی ڕێگرە لە پێدانی مۆڵەت ئەگەر ئەو دەسەڵاتە بدرێتەوە بە تەندروستی سلێمانی بە سەدان تۆن زەیت هاوردەی هەرێم دەکرێت. کێشەی ئێمە هەمان بێ کێشەی ڕۆن و زەیتە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەو کێشانی کە دروستە بوو لە وەزارەتی تەندروستی بەڕاستی نیگەرانی بازرگانەکان لێرە باس کرا هەمووی ئەگەر ئەوەش نەبووایە ئەو سەلاحیەتانە و جاران لای بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بووە لەوانەیە ئیستاش هاوشێوەی کاڵەکانی تر شاری سلێمانی سنتەرێکی زەیت و ڕۆن بووە بۆ تەواوی شارەکانی خواروی عێراق بۆیە هەمووی بە ئام داوایان کردکەوە ئەو کارانی کە لە وەزارەتی تەندروستیەوە ڕێگا پێدەرای پێدێ بگوێزرێتەوە سەلاحیەتەکان بۆ بەڕێوەبەر گشتەکان کە بتوان ئێمە لێرەوە بەڵێنتانەی لە فترێکی کەم ئەگەر ئەو سەلاحیەتە دابەزێ لەوانەیە هەزارەها تەن ئێمە ڕۆن و زەیت لە فترێکی قیاسیە داخڵی شاری سلێمانی بکەین و کێشە و گرفتیش نەبێ. بەشێکی دیکەی گرانبوونی نرخی زەیت دەوترێت خۆڕەکاری تێدا دەکرێت. بەشێک لە جوملە فرۆشان و بازرگانەکان ڕۆن و زەیت ئەمبار دەکەن. قایمقامێتی سلێمانیش هۆشداری دەدات هەر کە سولانێک بیەوێت ئەو دەرفەتە بخۆزێتەوە و نرخی زەیت گران بکات و ترس لە لای هاوڵاتیان بڵاو بکاتەوە ڕێوشێنی یاساییان بەرامبەر دەگرنە بەر. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.